سڵاوتان لێبێ بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووری لە بەرنامەی ژێرخان لەگەڵتان نین. هەواڵەکانی هەفتە ئاژانسی هەواڵی بلۆمبێرگی ئەمریکی ئاشکرای کرد رووسیا و ڕێکخراوی وڵاتانی هەناردەکەری نەوت ئۆپیک ڕێکەوتون لەسەر درێژکردنەوەی سنوردارکردنی بەرهەم تا کۆتایی 2018 سەرچاوەیەک بە ئاژانسەکەی ڕاگەیاند و ئۆپیک و رووسیا ڕێکەوتون لەسەر سنوردارکردنی بەرهەم بۆ کۆتایی 2018 لە ئێستاشدا گەیشتوونەتە گفتوگۆی وردەکاری ڕێکەوتنەکەیان. بڕیارە گفتوگۆی پرسی درێژکردنەوەی ڕێکەوتنی سنوردارکردنی بەرهەمی نەوتی ئۆپیک لە 30 نۆڤەمبەری ئەمساڵ لە ڤێننا لە چوارچەی کۆبوونەوەی ئۆپیک کە 24 دەوڵەتەیدا بەشدارن باز بکرێت و بڕیاری کۆتایی لێوە بدرێت و رووسیا و ئۆپیک و 9 وڵاتی دیکەی بەرهەمهێنەری نەوت ڕێکەوتن لەسەر کەمکردنەوەی ئاسی بەرهەمی نەوت بابڕی 1.8 ملیۆن بەرمیل ڕۆژانە بکرێت و ئەم ڕێکەوتنەش تا مانگی ئازاری ئەمساڵ بەردەوام دەبێت. کۆتایی هەفتە نرخی یەک بەرمیل نەوتی خای برێن بە 63 دۆلار و 40 سنت مامەڵەی پێوەکرا. بەیانی پێنجشەممە خاوی برێن بە 63 دۆلار و 33 سنت دەستی پێکرد و لە دەستپێکدا بە ڕێژەی لە سەدا 0.01 بەرز بوویەوە و بە 63 دۆلار و 40 سنت مامەڵەی پێوەکرا. لەمان کادا نرخی یەک بەرمیل نەوتی خاوی جۆری تێکساس بە 58 دۆلار و 44 سنت کڕیاری هەبوو. شارەزان باز لەوە دەکەن بەهۆی بەرزبوونەوەی خواز لەسەر نەوت لە سەرتاسەری جیهاندا نرخەکەی بە شێوەیەکی ئاسۆیی دەمێنێتەوە. ئەو کات زیادکردنی بەرهەمی نەوتی بۆ خاوی ڕۆژانە بە بڕی 13000 بەرمیل هۆکارە بۆ هێشتنەوەی نرخی نەوت لە سنووری 63 دۆلار. هەردوو حکومەتی تونس و ئوردن 12 ڕێکەوتن نامەی هەماهەنگیان واژوو کرد کە خۆی لە بوارەکانی ئابووری و ڕۆشنبیری و خزمەتگوزاری دەبینێتەوە. ئەم 12 ڕێکەوتن نامەیە لە دوای کۆتاییاتنیکارەکانی خولی نۆیەمی لیژنەی باڵای هاوبەشی تونسی ئوردنی واژوو کران. ڕێکەوتن نامەکان لەلایەن سەرۆک وەزیرانی تونس یوسف شاهید و سەرۆک وەزیرانی ئوردن هاندی مەقلی واژویان لەسەر کرا. ناوەڕکەکانیان بریتە لە هەمانگی کاری هاوبەش گرنگترینیان بەڕێپێدان با هەناردەکردن و بەرێنان ناوچەی ئازاد و ڕەخساندنی دروستکردنی شاری پیشەسازی هەمانگی گەشتیاری و پاراستنی بەکاربەر و هەمانگی لە بواری ڕۆشنبیری. دووبارە قەرزەکانی عێراق وەزارەتی دارایی عێراق قۆناغی یەکەمی وەرگرتنی قەرزێک بە بڕی 9 ملیار یۆرۆ لەگەڵ بانکی گەشەپێدانی ئەڵمانیادا واژوو کرد. بریکاری وەزارەتی دارایی عێراق ماهر جۆهان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند قۆناغی یەکەم لە وەرگرتنی قەرزەکە بە بڕی 45 ملیۆن یۆرۆ دەبێت بۆ دووبارە بنیادنانەوەی وێزگەکانی کارەبا لە مووسڵ تەرخان دەکرێت. ماهر جۆهان وردەکاری زیاتری لەبارەی دانەوەی قەرزەکە هەروە ڕێژەی سوودی قەرزەکە نەخستە ڕوو. لە مانگی شوباتی ڕابردوودا عێراق ڕێکەوتنێکی بۆ وەرگرتنی قەرزێک لەگەڵ بانکی گەشەپێدانی ئەڵمانیا واژوو کرد کە بۆ دووبارە ئاوادانکردنەوەی ناوچەکە زیان لێکەوتوەکان تەرخان کرابوو. حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە حکوومەتی عێراق دەکات ڕێوشوێنەکانی دوای ڕاپرسی بەرامبەر هەرێم هەڵبوەشێنێتەوە. سەفین دزەی وتەبێژی حکوومەتی عێراق لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەداتەوە و ڕایدەگەێنێت بە پشتبەسن بە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لە 20 مانگە دەبێت هەموو ئەو ڕێکار و دەرەنجام و لێکەوتە ناڕەوایانە هەڵبوەشێنرێنەوە کە تەنیا لە کاردانەوەی ڕیفراندۆمدا دژی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەت و پەرلەمانی عێراقەوە گیراونەتە بەر. دزەی لەبارەی پرسی موچەی فەرمانبەرانیشەوە ئامادەی حکوومەتی هەرێمی بۆ هەموو هەمانگیەکی پێویست لەگەڵ بەغدا نیشان دەدا. لەگەڵەوەشدا دەڵێت لە ڕاستیدا تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەی بۆ ئەم مەبەستە لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە نەنراوە. هەواڵەکانی هەفتە ئەمانە بوون. دەچینە بڕگەی جیاواز لە هەواڵ. کۆمپانیای ترێسنتی چینی کە لە بواری ڕاگەاندن و ئەلکترۆنیات کار دەکات بۆ یەکەم جار توانی بەهای بازاری خۆی بۆ سەر و 500 ملیار دۆلار بەرز بکاتەوە و پێشی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بداتەوە. ئێمە گرافیکێکمان لەوبارەی بۆ ئێوە ئامادەکردووە کە ترێسنتی چینی تێیدا سەرکەوتنی باشی بەدەستێناوە. بەپێی گرافیکەکە بێ کە ئامادەکراوە ئەپڵ بەهای بازاری خۆی لە 889 ملیاردا هێشتوێتەوە و ئەلفابێت 718.8
ملیار دلارە بەهای بازاڕێکی مایکرۆسۆفت 645.9 ملیار دلارە و ئەمازۆن بە پلەی چوارەم دێت 549.1 ملیار دلارە. ترێسنتی چینی بۆ یەکەم جار توانی بچێتە ڕیزبێندی 500 ملیار دلاریەوە لە ئەمە ینی ترێسنت کۆمپانیایەکی فرەچەشنە لە بوارە جیاوازەکان کار ئەکا و لە بوار جیاوازەکانی ئەلکترۆنیات کار دەکا. ئەپی یوچات یان ئەوەی کە ئێمە زۆرجار چاتی پێکەین یوچات ئێمە زۆر بەمان هەمانە هیچ بەرهەمی کۆمپانیای ترێسنتی چینیە. ترێسن توانی پێشی فەیسبوک بداتەوە کە بەهاکەی 529.9 ملیار دلارە و شەشەم کۆمپانیا فەیسبوک دێ کە ئەویش 526.5 ملیار دلارە. دوای ئەوە کۆمپانیای عەلیبابایەت ئەویش بە هەمان شێوە چینیە 486.7 ملیار دلارە. بریکشار هاسەوەی 452.3 ملیار دلارە. کۆمپانیا چینی و ئەمریکەکان ئێستا لە پێشەوەی کۆمپانیایان کە ڕکابەرێکی بەهێز لە نێوانیاندایە هاوشێوەی ئابووری ئەمریکا و هابووری چین کە ئێستا ڕکابەرێکی بەهێز لە نێوان ئەم دوو ئابووریە هەیە. پێشبینێکرێت تا ساڵی 2050 ئابووری چین پێش ئابووری ئەمریکا بداتەوە بامان شێوێسە کۆمپانیا چینەکان خەریکە وردە وردە ئەچنە پێشەوە و ڕیزبەندی بەهای بازاڕی کۆمپانیا ئەمریکەکان ئەبەزێنن. ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. عێراق و هەرێمی کوردستان لە بەردەم دۆخێکی سەختی ئابووریدان و ئابوورێکی نادیار ئاسۆیەکی نادیار چاوەڕێی ئابووری هەردوو وڵاتەکە ئەمە لە کاتێکدایە پێشبینی ناوەندە جیهانیەکان بۆ ئابووری عێراق پێشبینێکی گەشتبینانە نین. بەڵێ بەرەزان میوانی بەڕێزم بەڕێز فازل نەبی بریکاری وەزیری دارایی عێراق لە ستۆدیۆی هەولێر لەگەڵمانە ئەبێ بۆ تاوتوێکردنەوەی پرسی ئابووری عێراق و هاوکات هاوبەشی ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ ئابووری عێراق و ئایندەی ئابووری هەردوو لایەن تاوتوێکەین لەگەڵ بەڕێزیان بەڕێز نەبی. خۆشحاڵم لە بەرنامەی ژێرخانەتان بینم. پێم خۆشە لەوە پرسیار ئاراستەی بەڕێزتان بکەم. بانکی نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتی ئاژانسی وزەی جیهانیش پێشبینیەکانیان بۆ عێراق دڵخۆشکردین. بەڕای تۆش ئاراستەکە بەم شێوەیە؟ بەڵێ پێشی سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست. مۆزوعی بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی دەمێک کە ئەوان ملاحەزاتی زۆریان هەیە لەسەر ئابووری عێراق. ملاحەزاتیان هی ئەوڕۆنیە هی فترەیەکی زۆر پێشێستایە و لۆ عێراق ئەو ملاحەزاتانە چاوەڕوان کراون. طبعاً لۆ منیش وەکو ئابووری ناسێک چاوەڕوان کراون ئەو ملاحەزاتانەی کە ئەوان هەیەە بەڕەغمی ئەوەی زۆر لە ملاحەزاتیان لە ساڵانی پێشووتر کاتێک کە من لە بەغدا بووم جێبەجێمان کردیە ملاحەزاتی ئەوان. بەڵام لەگەڵ ئەوەش ئەوان ملاحەزاتی تریان هەیە کە پێویستە جێبەجێ بکرێت لە ئەوەی ئابووری عێراق بخرێتە سەر ڕێڕەوەیەکی ڕاست. ئاسۆیە گەبینی کە ئابووری عێراقیانی بەم ئاراستە بڕوایانی بخرێتە سەر ڕێڕەوێکی ڕاست ینی شتی دڵخۆش هەن پێشبینی ئەوەکەیت بەڕستان؟ ئەزانی ئێمە هەمومان دەزانین کە بودجەی عێراق زۆربەی هەرە زۆری اعتیمادی لەسەر نەوتە. طبعاً مەسەلەی نەوتیش کە جاران بە حدودی 93-94% اعتیماد لەسەر نەوت بوو، ئێستا بە حدودی 81-82% اعتیماد لەسەر نەوتە و ئیراداتی تر زیاد کراوە لە عێراق. ئێمە دەبێت دائیمان متەفائل بین و تا گەشتبین بین بەرامبەر ئابووری عێراق و هەروەها بەڕەغمی ئەوەی ئابووری کوردستان وەزعی زەحمەتتریشە بەڵام دەبێت گەشتبین بین لەبەرەوەی تاڵەما خەتەواتی ئیسلاحی هەیە و ئیسلاحات هەیە لە اقتصادی عێراق و لە وەزعی مالی عێراق بە گوێرەی ئەو ئیتیفاقی کە ئێمە لە ساڵی 2016 لەگە سندوقی نەقدی دەولیمان کرد SBI ئیتیفاقی SBI و هەروەها ئەو ئیتیفاقیاتانەی کە لەگەڵ بانکی دەولی کردومانە دەتوانم بڵێم اقتصادی عێراق ڕاستە اقتصادێکی زۆر زەحمەتە لە ژێر قەرزێکی یەکجار گەورەی عێراق بەڵام لایەک چاکبوونی وەزعی اقتصاد لە عێراق ینی بەرەبەرە لەلایەک بەرزبوونەوەی نرخینەوت لەلایەکی تر یەکێک لەو شروطانەی کە بانکی دەولی کاتی خۆی لەسەر ئێمەی سەپاندەوە بوو کە ئەو غازەی کە لە عێراق دەسووتێت بە بەلاش
پێویستە ئیستیسمار بکرێت و پارەی بۆ دابدرێت. ئێمە لە ساڵانی 2015-2016 هەر ساڵی زیاتر لە ملیار و نیوێک دۆلارمان لۆی تەرخان کرد. ئێستا کۆمپانیای غازی بەسڕە بە شکلێکی زۆر ڕێکوپێک ئیش دەکات و ئەرباحێکی زۆر گەورەی هەیە. لۆیە تەوەقوع دەکرێت ئابوووریەکە بەرەو باشبوون بچێت ئەگەر بەو شکلەی کە ئێستا هەیە وەتەگەرەی تێنەکەویت. باش خۆتە زانستا عەبادی ینی بە ئاراستەی باشکردنی دۆخی ئابووری عێراق زۆر هەنگاو ئەنێ تەنانەت بۆ نمونە سەقسە لەسەرەوەیە ئەوێ سەنتەری بازرگانی لە هەولێرە بگوازرێتەوە بۆ بەغا، ینی فۆکەسی بازرگانی دووبارە لەسەر بەغا چڕ بێتەوە و لە هەمان کادا هەڵمەتیشی بۆ مەسلەی گەندەڵی بۆ مەسلەی ئەوەی کە پێوترێت ینی دژی گەندەڵی دەست پێ کردووە. بەڕای تۆ ئەمە چۆن ئەبینیت؟ طبعا خەتەواتەکانی کە حقەتەن دکتۆر عەبادی ناوێتی، چونکە من لەگەڵی بووم لە خلالی زیاتر لە 2 ساڵی پێشووتر، خەتەواتی عاقلانەیە و خەتەواتی ژیرانەیە لۆ چاکردنی وەزعی اقتصادی عێراق. من لە یادمە کاتێ لە مانجی دەی ساڵی 2016 چوومە واشنگتن لۆی ئەو ئیتفاقیاتانە لەگەڵ سندوقی نەقدی دەولی و بەنکی دەولی تەواو بکەم. یعنی پێی وتم کە تۆ تەواوی دەسەڵاتت هەیە ئەوەی دەکەی بیکەن لۆ چاکردنی وەزعی اقتصادی عێراق و بە فکر مەلەکاتی گەڕانەوەشم چەندەها قەرارم پێویست بوو لە مەجلیسی وزەرا، هەموو قەرارەکانیان دەرکرد لە مەجلیسی وزەرا بەبێ ئەوەی مناقەشەی بکەن، چونکە هەمووی لە صالحی عێراق بووە، لە صالحی اقتصادی عێراقی بوو. لۆیە تەوەقوعی من خەتەواتەکان وەلەو بەطیئن بەڵام باش دەڕۆن، بەرەو ئیتیجاهێکی باش دەڕۆن. ئەما مەسەلەی گەندەڵی مەسەلەیەکی زۆر مشکلەیە بە حقیقەت لە عێراق. ممکنە لە ساڵانی پێشووتر گەندەڵێکی یەکجار زۆرتر هەبوو بیت، لەو ساڵانەی دوایی گەندەڵی کەمترە لە عێراق. طبعا گەندەڵی ئافەیەکی یەکجار گەورەیە کە اقتصادی هەر وڵاتێک بەرەو فەشەل دەبات. لۆیە پێویستە بە هەموو جۆرێک بەرەنگاری بکرێتەوە. کاتێک کە باس لە گەندەڵی دەکرێت نابێ ئێمە فکر لەوە بکەینەوە کە گەندەڵی ینی بەداخەوە دەڕۆن لە ئەو خەڵکانەی کە فەقیرن و لە $100 و $200 و نازانم $1000 و ئەوانە محاسبە دەکرێن. نەخێر، کاتێک کە باسی گەندەڵی دەکەین دەبێ باسی گەندەڵی فرۆشتنی نەوت بە قاچاق بکرێت، چونکە ئەوە ملیارەها دۆلار لی بەهەدەر دراوە. ئەنجا ئەگەر هاتوو توانرا سەیتەڕە لەسەر ئەو وەزع بکرێت، ئەوەش طبعاً جانبێکی ئیجابی ترە کە تەسیری ئیجابی لەسەر وەزعی اقتصادی عێراق دەبێت. زۆر باش. بەرز نەبی خۆتە زانیانی باسی ئەوەشتان کرد، ینی تا ئێستای ئەوەی کە ئێوە خەمڵان دەبێتتان، ئەوەی کە زانیاری لای بەڕێسانە بێ بە دڵنیایە و زانیاری باشتان لەلایە، ینی عێراق چەند پارەی بە هەدەردراوی هەیە بە تایبەتی و پارانەی کە بە شێوەی نایاسایی یان بە سپیکردنەوە براوەتە دەرەوە و قسەش لەسەرە بوو کە ینی یەدەگی نەقدی عێراق 42 ملیار زیاتری لێ وەرگیراوەیان لێ خەرج کراوە بۆ خەرجی سەربازی و ئێستا یەدەگی نەقدی عێراق لە خوار 50 ملیار دۆلارەوەیە، ینی لە ڕێسەر ڕێگای جۆرێک لە جۆرەکە ئیفلاس بوونە. ئەزانی بەنسبەت جوابی پرسیاری یەکەمت کە ئایا چەند پارە لە عێراق بە هەدەر دراوە، ئەو پارانەی کە باسەکرێنیان ئەو تەقارڕی کە گوێمان لێ دەبێ، من خۆم ئەو ڕۆژێم لە هەندێک تەقاریر بوو، بەحقەت ئەو تەقارارانە هەموویان دوورن لە ڕاستی، چونکە دەبێ ئێمە تەماشای بکەین کە ئیراداتی کولی عێراق چەند بووە و چەندیشی لێ سەرفکرایە فعلەن. ئەوەی تر دیارە گەندەڵیە. بەڵێ گەندەڵی لە عێراق هەبووە، بەڵام نەک بەو شکلەی کە باز دەکرێت، بەو ڕقەمە خیالیانەی کە باز دەکرێت، بەڕەغمی ئەوەی ئەو ئەرقامانەی تری شبه خیالین، بەڵام خیالی نین وەکو ئەو ڕقەمانەی کە ئیمڕۆ لە تەقاریری هەندێک لە تەلەڤیزیۆنەکان دیتە. بەتاکید هیچ کەس ناتوانانی بڵێ ئەحسایەکی تەواوم لە بەردەستە لەسەر ئەوەی چەند پارە بەفیڕۆدراوە. ئەوە دەبێت دەستەی نەزاهە لە بەغدا ئیشی لەسەر بکات، بە تایبەتی لە هەندێک بوار. ئەزانی دائیمان لە هەندێک بوار زۆر گەندەڵیەکی یەکجار زۆر هەیە، بەڵام پێویست بەوە دەکات کە تەتقیقەکی جوان بکرێت. مەسەلەن لە وەزارەتی دیفاع ئەتوەزانی کە دائیمان مەوزوع عقودی گەورەیە لە سلاح و زۆر لە دەوائر ناتوان تەدەخلی تێدا بکەن. لە وەزارەتی کارەبا کە عقودەکانیان بە ملیارەها دۆلارە، لە وەزارەتی بازرگانی پێشووتر کە عقودیان بە سەدەها ملیۆن دۆلارە، لەو جێگە لە وەزارەتی نەوت، لە عقودی نەوت، عقودی تەراخیسی نەوت، لەو جێگانەیە
گەندەڵێ گەورەکان یعنی جێگایەکانیان دیارە ئەگەر حکوومەتی عراق بێ بە دوواداچوونی لۆ بکات جێگایەکان وازحن ڕاستە لە محافەزاتیش پارەیەکی یەکجار زۆر بەهە دەرچووە ئێمە لە ئاخر تەقریر کە لەگە وەزارەتی تەخطیط ئەنجامماندا نەخێر هیچ ڕقەمەک نەلای من هەیە نەلای کەسیش هەیە ئەوەی کە واز دەکرێت مجرد تەخمینە و فقط باش ئەی باسی ینی کەمبوونەی یەدەگی نەختینەی عراق بۆ خوار 5 ملیار دلار ئەوە تاچەند ئەو ڕقەمان ڕاستە بەڵێ ئەگەر تەماشای بکەین طبعاً يعني احتياطي بانكي مركزي عراقي بحدودي يعني تقيشت بو نزيكي 7 مليار بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لە حدودی 45 ملیار ماوە لە یەدەکی بانکی مرکزی عراقی ئەوەی تر بە شکلێکی قەرز وەکو قەرز دراوەتە حکوومەت طبعا قەرزیش حەزەکەم بزانن کە لە قانونی بانکی مرکزی مەمنوعە قەرزیش بدرێتە عێراق بەڵام کاتی خۆی کە من لە عێراق بۆم پێویستی یەکجار زۆرمان بە پارە هەبوو لەبەرەوەی ئەو ئیرادەی کەلۆمان دەهات مانگانە نەیدەکرد یەک لە سەرچەی موچەی خەڵکی عێراق و ئێمە ناچار بووین کە قەرز بکەین بانکی مرکزی لۆی مەسموح نییە بە گوێرەی قانونەکەی کە قەرز بدات و مشکلەیەکی گەورە لە بینی حکوومەت و بانکی مرکزی هەبوو ئەو کات من حقیقەتەن طریقەکی قانونیم لۆیان دیتەوە ئەویش بە دەرکردنی سەنەداتی خەزینە لە ڕێگای بانکە گەورەکانی عێراق بە تایبەتی بانکی ڕاشید و ڕافدەین و ئەوان دەتوانن ئیعادەی ئیزداری بکەنەوە لەو بانکی مرکزی ئەوە ڕێگایەکی قانونیە کە توێتوانی ئیشی تێدا بکەی ڕاستە لەو ڕێگایە بە تەوەقوعی من تا ئەو کاتی کە من لە بەغدا بووم تقریباً بە حدودی 7 تریلیۆن دینارمان سەرف کردبوو لە بانکی مرکزی تەوەقوعەکەم تا ئێستا ینی گەیشتی بیتە بینی تا 25 لە حدودی 25 تریلیۆن بەڵام دەبێ یەک حقیقەت بزانین کە ئەوە تەئسیری ڕاستە وا لە ڕووکەش تەماشەیەکەی تەئسیری سەلبی لەسەر اقتصادی عێراق هەیە بەڵام نەخێر بە گوێرەی تەقاریری بانکی دەولی مەسموحە لۆ عێراق کە حتا ئەگەر یەدەکەی بگاتە لە حدودی بینی 36 تا 38 ملیار دلار دیسان عێراق لە ئەمان دەبینی واتە ئەو یەدەگەی کە ئێستا هەیەی لە ئەمان لە نقطەی ئەمان لۆ سەرەیە نەک لۆ خوارەوە باش ئێستا خۆتەزانی عێراق قەرزێکی 120 ملیاری لەسەرە یعنی بۆ من جێگەی بووەتە سەرسوڕمان بە دڵنیایەسە جێگەی سەرسوڕمانی ئەوانەشە کە ئیش کار لە اقتصاداکەن ئایام قەرزە زۆرە بۆچی و ئایا ئاسۆیم قەرزانە بەرەو کوێ ئەڕوات بەڵێ طبعا لەو بینی 170 تا 120 ملیار دلارە دەبێ ئەو حقەتە بزانین کە زیاتر لە 6 تا 7 ملیار دلاری قەرزی کۆنە کە لەسەر حکوومەتی نظامی پێشووی عێراق لەسەر حکوومەتی سەدام حوسێن هەبووە لە کاتی شەڕی کەنداو لەوەیان 45 ملیار دلاری قەرزی غیر مفعلە واتە ئەو قەرزە کەس داوای ناکاتەوە بە تایبەتی ئەو قەرزانە هی دووەلی خەلیجن و من چەندەها جار لەگە وەزیری مالیە هەردوو دەوڵەتی ئیمارات و سعودیە قسەم کردووە و کاتێک کە لە بەغدا بووم لەسەر ئەو مەوزوعە ئەوان وتیان ئێمە قەت داوامان نەکردووە وای اعتیباری کەن کە ئەو قەرزانە ئێمە سڕیتمانەوە بەڵام تۆ دەزانی لە سجلاتی عێراقی ناسڕێتەوە ئللا ئەگەر ئیتیفاقیەک تەوقیع نەکرێت لە بینی هەردوو حکوومەت ئەو ئیتیفاقیە تەوقیع نەکرای کەواتە 45 ملیار دلار ئەوە غیر مفعلە بە حدودی 20 تا 25 ملیار دلار ئەوە ئەو قەرزانەیە کە کاتی خۆی دیسان سەدام کردبووی بەڵام ئێمە بە گوێرەی ئیتیفاقی نادی پاریس ئەو دەوڵەتانە لە 80 لە سەتی قەرزەکانی خۆیان خۆش بوون لە عێراق 20 لە سەتیشی لە ڕێگای ئەقساتی درێژخایان دەیان دەینەوە ئەو 20 لە سەتا لە حدودی 25 تا 30 ساڵ ئەو قەرزەیان دەدەینەوە زۆربەی ئەو قەرزانە تاوان من کاتی خۆی من تەوقیعم کردیە لەسەر مەسەلەی سڕانەوەی و ئەو قەرزانە تقریبا ساڵانە لە حدودی ملیارێک تا ملیار و نیوێک دلار دەداتەوە عێراق زۆرتر ناداتەوە لۆیە ئەویش تەئسیرێکی زۆری لەسەر وەزعی مالی عێراق نییە بەڵام ئەوەی کە تەئسیری زۆری لەسەر وەزعی مالی عێراق ئەو قەرزانەی داخلی نە قەرزە خارجیەکان قەرزەکانی داخلی قەرزی بانکی ڕەشید و بانکی ڕافدەین و بانکی تجاری عێراقی و هەروەها ئەوانەی کە ئیعادەی خەسمی سەنەدات کرایتەوە لە بانکی مرکزی ئەو قەرزانە
تۆزێک پێویستی بەوەیە کە عێراق عەجەلەی لێ بکا بیانداتەوە لەبەرەوەی نسبەی فائیدەکانیان بەرزە لە بینی 4 تا 6%. بەڵام قەرزەکانی دەرەوە کە کردومانن، قەرزەکانی بەنکی دەولی، سندوقی نەقدی دەولی، قەرزەکانی G7 کە کاتی خۆی زۆربەی هەرە زۆری ئەو قەرزانە ئەو کاتە من تەرەف بوومە لە مەسەلەی وەرگرتنی ئەو قەرزانە. ئەو قەرزانە پێیان وترێت قەرزی مویەسەر. قەرزی مویەسەر چەند شروطێکی هەیە. یەک لەو شەرطانە نسبەی فائیدەکەی لە 1.5% تەجاوز ناکات لۆسەرەوە، و هەروەها مدەی دانەوەی قەرزەکە لە بینی 15 تا 20 ساڵ زاری وایە تا 25 ساڵ دەڕوات. ئەنجا ئەو قەرزانە بە حقیقەت ڕاستە لەسەر عێراقن، بەڵام عێراق ئەو ئیمکانیاتەی مستەقبەلی هەیە کە بتوانێت ئەو قەرزانە بداتەوە. و ئێستا لەبەرەوەی تۆزێک وەزعی اقتصادی عێراق باش بووە، ئەگەر تەماشەی بودجەی عێراق بکەی دەبینی کە تەخسیساتی زۆری داناوە لۆدانەوەی بەشێکی زۆر لەو قەرزانە لە بودجەی ساڵی 2018. زۆر باش. پێم خۆشە ینی بینە سەر تەوەری کوردستان، ینی بەڕستان ئابووری هەرێمی کوردستانە بین و ئابووری عراقیش ینی ئەبینن. ینی ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم ڕێگایەکی زۆر بنبەزدایە، ینی ناچارە بگەڕێتەوە عراق، ینی تەنانەت وازی لە خەونی سربەخۆی ئابووریش هێناوە. بەڕای تۆ ینی ئەم گەڕانەوەیە چۆن ئەبێ و کوردستان چی بکە؟ بە حقیقەت دیسان زۆر دەڵێم زۆر بەداخەوە حەزمان نەدەکرد لە جانبی اقتصادی و مالی بکەینە ئەمڕۆ. و من پێشتر زۆر جار ملاحەزاتم زۆردایە لە ساڵانی پێشووتر کە بەداخەوە ملاحەزاتی من بە نەزەر یاعتیبار وەرنەگیرا نەدەگەیشتنە ڕۆژێکی ڕەشی وەکو ئەوڕۆ لە جانبی ئابووری. ئێمە بەداخەوە دیسان دەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بەدیلێکی تری لە پێش نییە غەیری بەدیلی بەغدا. لەبەرەوەی ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مقارنە بکەین دوای 16 ئۆکتۆبەر بەتەوەقوعی من لە حدودی 400 میلیۆن دۆلار تێپەڕ ناکات، کە ئەوە بەشی هیچ ناکات، چونکە گەر تەماشای بکەین ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان پێشی 16 ئۆکتۆبەر لە حدودی 900 میلیۆن دۆلار بوو تقریبا. ئەنجا هیچ بەدیلێکی تر لە پێش نییە غەیری بەدیلی عێراق. بەداخەوە لەو وەزعی کە ئێستاشی تێداینە عێراق ئەو بودجەی کە داینایە لە ناو بودجەکە بەداخەوە ینی زوڵمی زۆر لە هەرێمی کوردستان کرایە. ئەنجا ئەو زوڵمانە چێ ینی بە ئەنقەس کرابی یان هەروە ئەو زوڵمانە چوبنە ناو بودجە. ئەمن دەکەم تەوان ئەویش پێکهاتنیش لەگەڵ بەغدا. زۆر باش، پێم خۆش لێرە پرسم ئێوە پێشتر لە بەغدا بوون، بەڵام ینی تەنانەت ئەمانەی ینی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆک وەزیران عەبادی ینی زۆر جەخ لەسەرەوەکەنەوە کە پشکی هەرێمی کوردستان ینی ئەوەندە یانی لە 12.67 ینی زیاتر نییە. ئایا ئێوە بوون پێشتر لە ئەنجومەنی ینی لە وەزارەتی دارایی بوون بەڕاستی ئەم قسە ینی دادپەروەرانەیە ینی بەرامبەر هەرێمی کوردستان؟ نەخێر، طبعاً ئێمە دەبی حقەتەك بزانین ئیتیفاقەیەک هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لە زمانی بەڕێز دکتۆر ئەیاد عەلاوی، و نەسی ئیتیفاقەکە بزەوت ینی نەسی ئیتیفاقەکە ئەوەیە کە دەڵێ حسەی هەرێمی کوردستان 17% لە ئیجمالی نەفەقات دوای دەرکردنی نەفەقاتی سیادی و حاکمە تا ئەو ڕۆژەی سەرژمێری دەکرێت لە عێراق. طبعاً لە ساڵانی پێشووتریش کاتێک کە ئێمە لە وەزارەتی دارایی عێراق بووین حتا بودجەی 2017 کە دامان ناو دروستمان کرد. طبعاً لە خلالی ئەو 10 ساڵەی کە من لە بەغدا بووم من مشریف بووم لەسەر دانانی بودجە لە عێراق. لۆیە مەسەلەی 17%ەکە هەموو جار لە وەزارەتی دارایی وەکو خۆی دەنووسرایەوە. و کاتێک کە دەچوینە مناقەشە زۆر جار ینی 5-6 ساڵ زیاترە لە مناقەشات حتا لە ئەنجومەنی نوێنەران دەیانوت کە دەبێت بگەڕێتەوە 13% یا 12.7% بە جۆرەی ئەو ئەحسایەی کە لە وەزارەتی تەخطیط و وەزارەتی تجاری عێراقیەوە هەیە. ئێمە پێداگریمان دەکرد کەەوە ئیتیفاقیەیەکە لە بینی هەردوو حکوومەت تا ئەو ڕۆژەی سەرژمێری دەکرێت دەبێ 17%ەکە بڕوە. لۆیە بەڕێی من ئەو 17% دەبی ببینی تا ئەو ڕۆژەی سەرژمێری دەکرێت لە عێراق. ئەنجا سەرژمێری دیاری دەکات کە حسەی هەرێمی کوردستان چەندە. باش. بەڕای تۆ ینی سەرۆک وەزیران عەبادی بۆچی ینی ئەم پشکەیەوە کەم کردوتە؟ ئایا مەبەستێکی ینی بە فعلی ئەیانەوێ ئەم پشکە ئەوەندە بێ یان مەبەستێکیانەیە وەکو کارتێکی دانوستان بەکارهێنن
ئەن بە فیعلی ئەنەوێ ئەم پشکە بەو شکڵە بێ. بەڕای من بەغدا وەکو کارتی زەخت زۆر شت بەکاردێنی لەسەر هەرێمی کوردستان. یەکێک لەوانە بودجەیە، تاوان مەوزوعی بودجە و ئەو شتانەی کە لەناو بودجەدا کراوە ئەوانە هەمووی کارتی زەختن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. لۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو داواکاریانەی کە ئەوان هەیەە وەکو ئەوان دەیانەوێت جێبەجێ بکات و حکوومەتی هەرێمی کوردستان وابزانم لەسەر زمانی بەڕێ سەرۆکی حکوومەت چەندەها جارێ ئەلانیان کردیە کە ئەوەی کە ئەوان نە بەو شکلەی کە دەیانەوێت ئینەما ئەو هەدەفەی کە دەیانەوێت بیپێکن بەڵێ ئێمە حاضرین هەموو ئیراداتی نەوتی هەموو ئیراداتی سیادی تەسلیم بە عێراق بکەینەوە مقابلی ئەوەی 7% بدەنێ. ئەنجا ئەو مەسەلەی 7% بەندە بەو مەوزوعە. بەڵام مشکلەکەی کە ئێستا هەیە لە بینی هەردوو حکوومەت زیاتر مەوزوعەکە سیاسیە و بوویتە جانبی زەخت و زەختکاری لەلایەن حکوومەتی بەغداوە لەسەر هەرێم. بەڵام نابێ ئەوەشمان لە فکر بچی کە ئێستا زەخت لەسەر حکوومەتی عێراقیش هەیە بە تایبەتی لەلایەن ئەمریکا و UN-ەوە لەوەی لەگەر کوردستان دابنیشن و بگەنە نەتیجەیەک لەسەر مەسەلەی موچە و موسەش کە لە ناو بودجەیە لەسەر مەسەلەی بودجە بە شێوەیەکی گشتی. لە بەرامبەر کارتەکانی بۆ نمونە عەبادیە ئایا هەرێمی کوردستان هیچ کارتی فشارێکی هەیە یان کارتی لانیکەم بەرگری هەیە لە خۆی بۆ نمونە ئەگەر ئەوان هات و ئەمەیان جێبەجێ کرد؟ بەداخەوە کارتی فشارمان پێ نییە لێرە، بەڵام کارتی بەرگری هەیە. کارتی بەرگریش مۆزوعی دەستوری و قانونیە و ئیتیفاقاتەکە لە بینی هەردوولا هەیە دەکرێت بگەڕێنەوە لەو مەسائلی دەستوری و مەسائلی قانونی و مەسائلی ئیتیفاقی کە لە بینی هەردوولا هەیە. باش ئێستا قسە زۆر لەسەر فیشخابوو دەکرێت و خاڵە سنووریەکان و ناوچە داپڕێراوەکان. بەڕای تۆ ینی سیاغەی گرنگ چییە بۆ ئەم ناوچانە کە ئایا ئیدارەی هاوبەش بکرێن ئایا بەم شکڵە بمێننەوە؟ سیاغەی گرنگ چییە بۆی هەرێم و بەغدا لەسەری ڕێبکەون؟ طبعا ئەو سوالەی تو سوالێکی سیاسیە و پێویستە سیاسیەکان جوابی بدەنەوە ناک اقتصادیەکان. بەڵام ئەبن ناچمە ناو مەسەلەی ناوچە جێناکۆکەکان. بەڵام مەسەلەی خاڵە سنووریەکان نەبوونی سیقەیە لە بینی هەردوولا بە حقیقت. بەغدا ڕاستە ممکنە ڕازیە لەسەر ئەوەی کە ئیراداتی خاڵە سنووریەکان و ئیراداتی مەتارات بگەڕێتەوە بەغدا. بەڵام مەسەلەی چۆن ئەو ئالیەتە چۆنە، ئایا پارەکە چەندە، ئایا ئەوە چەندە، دەبێ ئەوە ئالیەتە ئیتیفاقی لەسەر بکرێت لە بینی هەردوو حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بووە لەسەر ئەوەی ئەوان چەند فەرمانبەرێکی فەنی بنێرنە ئەو خاڵە سنووریانە لۆی حقیقەتی داهاتەکان بزانن وەکو خۆی. بەڵام حکوومەتی عێراق دیارە زەخت دەکات لەسەر ئەوەی کە زیاتر لە مەسەلەی جانبی چەند فەرمانبەر بنێریتە ئەو زیانە دەیەوێت سەیتەڕەی تەواو لەسەر ئەو خاڵانە بکە. بەڕێی من مەسەلەی ئەو پێکهاتنە وەسەطەی کە هەیە لە بینی هەردوولا باشترین چارەسەرە بەوەی کە ئەو خاڵانە لە ژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بمێننەوە. بەڵام بەغدا دەکرێت چەند فەرمانبەرێکی گومرجی خۆی بنێرێتە ئەو خاڵانە لە ئەوەی ئاگادار بن لە مەسەلەی داهاتەکان و چەندی داهات و چۆنی داهاتەکان. ئەوەندەی ینی عەبادی بناسن لە نزیکە و کارتان لەگەڵا کردووە بەم سیغەیە ڕازیە بێ؟ والله دکتۆر عەبادی حقیقەتەن تاوکاتەیە من لە بەغدا بووم بێقسوور بوو، حقیقەتەن بێقسوور بوو. پیاوە کە دەکرا قسەی لەگەڵ بکرێت، پیاوە کە من خۆم زۆر جار نێوەنگیریم کردیە لە بینی هەردوولا لە هەندێک مەواضیع و سەرکەوتوم ومەتەیدا ئەو پیاوە دەکرا قسەی لەگە بکرێت. ئێستا خلالی ئەو فترەی ئەخیر نازانم مەوزوع مەسەلەی نەشئەی بەسەرکەوتنە نازانم چییە پیاو نازانی. بەڵام ئەو دکتۆر عەبادی کە من دەیناسم بەڕێی من دەکرێت قسەی لەگە بکرێت لەو جانبانە و دەکرێت لەگەڵیشی بگەنە نەتیجە. بەڵام بە شەرتێک ئەو خەڵکانێک کە دەچن خەڵکانێکی پسپۆر بن و خەڵکانێک بن بە قانون و بە مەنطق و بە مبەڕاتەوە قسە بکەن. بەڵام ینی لە سەردەمی عەبادیش خۆتەزانین لە سەردەمی نووری ئەلمالکی بودجێ هەرێمی کوردستان بردرا، هەرێمی کوردستانیش نەوتی خۆی هەناردە کرد. تەنانەت لە سەردەمی ینی بەڕێز عەبادیش ینی هەرێمی کوردستان ینی بودجێکی وای بەخۆ نەوی، تەنانەت اتفاقیەکان لە سەردەمیەوە
تێکش و ئینتیفاقی بۆ نمونە کەمترین بە پێی وتەی بەرپرسانی حکوومەت هێرێم پارێکی کەم ینی لە بەرامبەر هەناردەکردنی نەوتە ئاهات بۆ هەرێمی کوردستان کە 400 ملیۆن دۆلار بوو ینی ئەو کاتەش بۆ نمونە ئەمەش بەڕای ئێوە ینی خەتای حکوومەت هێرێمی کوردستان بوو ینی ئەو کاتە و پارانە بە شێوەیەکی گشتی نەهاتن. نا تەماشای مەسەلەی پێکهاتن ئەمن دایمەن دەڵێم ئەو خەڵکانەی کە پێک دێن بە تایبەتی لە جانبی مالی کە تو قسە دەکەی لە جانبی دارایی و دەتەوێت لەگەڵ مقابلت پێک بێ و مقابلت خەڵکانێکی زانا و زیرەکن دەبێت تۆش خەڵکی و خەبیرت لەگەڵ بێ کاتێک کە پێک دەی. زۆر زەحمەتە وەزارەتی مەسەلەن سامانە سروشتەکان بتوانێت اتفاقێک بکات لە زیاتی وەزارەتی دارایی کە ناوەڕۆکی مەسائلی دارایی نازانیت کە ئاگای لە بودجە نییە. ئەمن کاتی خۆی لە بیدایەتی پێکاتنەکە بەڕەغمی ئەوەی لە بەغداش تۆزێک لە من عادز بوون لەسەر ئەو تەسریحاتە من یەکسەر کە اتفاقە کرا لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئیعلانم کرد کە ئەو اتفاقیە لە صالحی حکوومەتی هەرێمی کوردستان نییە چونکە تو دەبێت نەوعی اتفاقێکە بزانی. ئەنجا بەغدا اتفاقەکەی وەکو خۆی جێبەجێ دەکرد وەکو قانون چۆنە لە لێرە بەداخەوە لەبەرەوەی ئەو برادرانەی کە اتفاقەکەیان کرد متخصص نەبوون لە بواری مالی ینی واقعەکەیان نەخوێندبووە بەنەوە عچیدی بە جۆرەی دی بیریان دەکردەوە. ئەنجا لە اتفاقات دایمە لە هەموو اتفاقێت دەبێت ئینسان زۆر زیرەک بی بزانی چۆن اتفاق دەکارەگە مقابل هەموو خاڵەکان یەک بە یەک بخوێنیتەوە هەموو شتەکان وەکو خۆی تەماشای بکات قانونی بودجە وەکو خۆی تەماشای بکات زۆر جوان بخینیتەوە ئەنجا اتفاقێت بکات. لۆیە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان دوای 6 مانگ لە اتفاقێکە کەزانی اتفاقێکە فعلا لە صالحی ئەوانیە و فعلا واجبوو لە صالحیان نەبوو اتفاقێکیان هەڵۆشاندەوە و نفتی خۆیان دەفرۆشت و بەغداش بودجەی نەدەنات مقابلی ئەو نەوت فرۆشتنە. قسە لەسەرەوە بوو بەڕێز ینی وەزیری سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان ڕێگر بوو لە بەروێ اتفاقیە بەردەوام بێ. نا مەوزوع بەڕێی من نەخێر ئەو مەسەلەی ڕێگریەکەی وەچ پێتم گوت لە نەزانینی نەخوێندنەوەی قانونی بودجە بوو. ینی لەبەرەوەی اتفاقەکە کە کرا ئەوان ویان زانی اتفاقەکەیان بەو شکلە کردیە کە خۆیان تێگەیشتینە بەڵام اتفاقەکە بە شکلێکی تر بوو لەبەرەوەی لە قانونی بودجە مەوزوعێکی تر هەبوو ئەوان منتەبه نەبوونە لۆ ئەو مەوزوعە و خارجی قانونی بودجە نەک ڕئیسی وزەرای عێراق هیچ کەس ناتوانانی ئیش بکات لە خارجی بودجە چونکە بودجە قانونە ئەتو ناتوانانی مخالفەی قانون بکەیت. دوایی خۆیان حکوومەتی هەرێم تێگەیشتن و من ئیعلانیشم کرد کە ئەو اتفاقی لە صالحی حکوومەتی هەرێمی کوردستان نییە. ئەنجا حکوومەتی هەرێمی کوردستان طبعا وەکو حکوومەت کە دیتیان اتفاقیەکە لە صالحی ئەوان نییە یعنی مەسەلەن لە باشترین ظروف بە گوێرەی قانونی بودجە و بە گوێرەی ئەو اتفاقی کە کرابوو 650 ملیار دینار لۆ هەرێمی کوردستان دەهات. يعني بحدود بابلين 500 وشتك مليون دولار في حين حكومة هرێمی کوردستان ئەو کاتە کە نەوتی خۆی دەفرۆش بنزیکی 900 ملیۆن دۆلاری بەدەست دەکەوت. لۆیە اتفاقەکە هاوسەنگ نەبوو اتفاقەکە ڕاگیرا و هەردوو لەو ئیشان پێ نەکرد. طبعا لەناو قانونی بودجەش مادەیەک هەبوو کە گەر هات و هەر یەکێک ئیفای بەو التزاماتی خۆی نەکرد بەرامبەر جانبەکەی تر جانبەکەی تریش في حل من التزاماتها ئەویش کەواتە التزاماتی خۆی جێبەجێ ناکات. ینی کەواتە پێ دوایە هەرێمی کوردستان بەرپرسە لە ینی لەو دۆخی کە دروست بۆ ئەو کاتە. نا هەرێمی کوردستان ئەو برادرانەی کە اتفاقەکەیان کرد وەکو خۆی نەیان خوند بۆ واقعەکان. ینی دەبوایە خەڵکی لەوە خەڵکێک لە وەزارەتی داراییەوە بێ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خەڵکێکی ینی مالی تێدایە و ئابووری ناسی تێدایە دەکرا ئەوانە بێن جوانتر شتەکان بخوێنەوە و ئیتفاقەکە جوانتر بکرێت دۆکمەتر بکرێت. بەڕێخمی قسانەی بەڕستنەوەی پێم خۆشە قسە لەسەر ئەوە بکەین ینی ئێستا ئێمە بەرەو دانوستان ئەچین ینی هەرێمی کوردستان بەرەو دانوستان ئەڕوا لەگەڵ بەغدا ینی پێت باشە ئەم وەفدی دانوستکار چۆن بێ و لەسەر چی ڕێک بکەون لەگەڵ بەغدایە و ڕێکەوتنەکان چۆن بن باشە ینی بە سوودی هەرێمی کوردستان و بە سوودی عێراقیش بشکێتەوە. بەحقەت مەسەلەی ئەو ڕێککەوتنە و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تەوەقوعەکەم لەو هەفتەیە دراسی وەزعەکان دەکات دراسی خلەلەکانی بودجە دەکات بە تەواوی
وخلالەکان دەستنیشان دەکرێن و منیش وەکو ینی تۆزێک لە جانبی مالی دەزانم و شارەزام هەندێک خلالم دەستنیشان کردیە لۆیان لۆ ئەوەی مناقەشە لەسەر ئەو شتانە بکرێت. ڕاستە مناقەشاتمان کە دەڕۆنە بەغدا ئەو برادرانە مناقەشاتیان زۆر زەحمەت دەبی لەگە بەغدا حقیقەتەن ئاسان نییە، بەڵام ئەوە معنای ئەوەش نییە کە ناکرێت لەگە بەغدا بگەینە ئیتیفاق. دەبێ هەموو هەوری خۆمان بخەینەگەڕ لۆی بتوانن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بگاتە ئیتیفاقەک و لە هەمان کاتەر وەکو باسم کرد ملاحەزاتەکان دەبێت لە ئێستاوە زۆر بە جوانی دراسە بکرێن و حلولیان لۆدا بندرێت و چۆن مفاوەزاتیان لەسەر دەکرێت و چ سەنەدێکی قانونیت هەیە چ مبەڕاتێکت هەیە منطق چ دەڵێت لەسەر ئەو خاڵانە لۆی بتوانی قەناعەت بە مقابلەکەت بینی بتوانن ینی بگەنە دەرەنجامێک على الأقل بتوانن موچەی خەڵکی هەرێمی کوردستان لە ناو بودجە جێگا بکەنەوە. پێت وایە ئەگەر هەرێمی کوردستان بە چ دەستکەوتێکە و لەم دانوسانانەیە بێتە دەرەوە توانێتی شتێکی باش بکایە؟ مجموعە خاڵ هەیە کە ینی ناکرێت لێرە هەموو خاڵەکان باز بکەم، بەڵام طبعا مۆزوعی حەفدە لە سەتەکە و مۆزوعی هەندێک لە نەفەقاتی سیادی و هەندێک مەواضعی تریش هەیە کە دەکرێت هەمویان باز بکرێن. من ممکنە لەگە برادران لێرە ئەو ملاحەزاتانم داوەوە لەو هەفتەش ملاحەزاتەکانیان بە کەتبی بدەوێ بنووسین، ئەوانیش خۆیان طبعا خەڵکی شارەزان حقیقەتەن و ملاحەزاتی باشیان هەیە لەسەر مەسەلەی بودجە، دەکرێت ئەو ملاحەزاتانە هەمووی لەگە بەغدا مناقەشە بکرێت و مفاوەزاتی لەسەر بکرێت. ئەگەر هات و توانرا ئەو خاڵانەی کە من باسم کردوون پێشتر و ئەوانەی من باسم کردوون حقیقەتەن ئەوانە خاڵی ڕئیسین، ئەگەر توانرا لەسەر ئەو خاڵانە لەگەڵ بەغدا بگەنە هەنێک لەو خاڵانە باسکە یانیانە لە ڕۆشنایی بخیتە سەر ئەگەر بە جزئیش بێ ڕۆشنایی بخیتە سەر لە هەنێک خاڵەکان بۆ لای ئێمە و لای بینەریش ینی کەمێک ئاسۆی شتەکان ڕوون بێ. ئەزانی خاڵی یەکەم مەوزوعی سیادەی هەرێمی کوردستانە. ئێمە لە هەموو ینی ڕەشنووسی بودجەکانی پێشووتر و لە قانونەکانیش کە دەرچووە نووسیمانە حەسەی هەرێمی کوردستان، نەمان نووسوە حەسەی حکوومەتی محافەزاتی هەرێمی کوردستان، چونکە شتی وان نییە. لە دەستور حکوومەتی هەرێمی کوردستان دانی پێدانراوە تا هەرێمی کوردستان لە دەستوری عێراق هەیە، مادام لە دەستور هەیەکەواتە تۆ دەستور پشتتە لە ئەوی بچی دیفاع لەو مەوزوع بکەی. پاشی ئەوەی ئەو 6.8 تریلیۆن دیناری کە لە هەرێمی کوردستان دانرایە بەداخەوە تەوزیع کرایتە سەر هەر سێ محافەزەکە بە تەواوی بە کاملی، ینی 6.8ەکە تەوزیع کرایە. ئەو تەوزیعاتە لە ساڵانی پێشتر نەبووە کاتێک کە ئێمە لە بەغدا بووین، چونکە ئەو پارەیە لە هەرێمی کوردستان دێت. لەو خاڵە هەندێک برادریش بە هەڵەتێ گەیشتینە نابا تەوزیع بکرێتە سەر محافەزات باشترە وەکو محافەزاتی عێراق. دەبێت لای هەموو کەس زۆر ڕوون و ئاشکرا بیت بودجەی عێراق تەوزیع نەکرایتە سەر محافەزات مطلقاً، یعنی شتیوان نییە بودجەی عێراق تەوزیع کرابیتە سەر محافەزات. بودجەی عێراق تەوزیع کرایە لەسەر حکوومەتی عێراق و لەسەر وەزارەتەکان و مؤسساتی حکوومەتی عێراق. جزئێک هەیە پێی دەگوترێت تەنمیەت الئەقالیم، بەس ئەوە تەوزیع دەکرێتە سەر محافەزات. ئەوەیان طبعاً تەوزیع دەکرایە کاتی خۆی سەر محافەزاتی هەرێمی کوردستانیش. هەر سێ محافەزەکە حسەی خۆیان وەردەگرت کە لە ڕێگای وەزارەتی دارایی عێراقەوە داهاتە وەزارەت دارایی هەرێم، وەزارەت دارایی هەرێم ئەو پارەی دا محافەزات. ئەنجا ئەوە جانبی سیادیە، دەبێ ئەو جانبە ئەو خاڵە زۆر بەڕوونی مناقەشە بکرێت و حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە ناو قانونی بودجە، حسەکە بکرێتە حسەت ئیقلیم کوردستان نەک حسەت محافەزات ئیقلیم کوردستان و تەوزیع نەکرێت لەسەر محافەزات. ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەم مەسەلەی حەفدە لە سەتەکەیە. حەفدە لە سەتەکە هەروەکو پێشتریشە من باسم کردیە، ئەوە ئیتیفاقێک بووە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی دکتۆر عەلاوی. کاتی خۆی حکوومەتی دکتۆر عەلاوی هەردوو دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی هەبووە، کەواتە هەر ئیتیفاقیەک لەگەڵ ئەو حکوومەتە جانبی تەشریعیشی وەرگرتیەواتە حکمی قانونیشی وەرگرتیە. ئیدەن ئەو ئیتیفاقیە حکمی قانونی وەرگرتی ئەوەی حەفدە لە سەتە تا ئەو ڕۆژەی سەرژمێری دەکرێت، کەواتە دەبێت لەسەر حەفدە لە سەتەکە بمێننەوە تا ئەو ڕۆژەی سەرژمێری دەکرێت. ئەوە تەوان خاڵێکی حەیەویە کە زۆر مهمە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان.
خاڵی سێم مەوزوعی نەفەقاتی سیادیە. بەحقەت نەفەقاتی سیادی زۆر زیاد کرایە، ساڵانە لە حدودی 30 تریلیۆن دینار بووە، ئێستا ئیمساڵ 43 تریلیۆن دینارە. تەنها یەک بڕگە بە حدودی 12 تریلیۆن دینار، یعنی 11 تریلیۆن و 960 ملیار دینار زیاد کرایە لە یەک لە فەقەرەکان، ئەویش بە ناوی مستحقاتی ئەو شەریکاتەی کە لە شەریکەی شیمال ئیش دەکەن، شەریکەی نەفتی شیمال. طبعا اتفاقی پێشووتر هەیە کە مستحقاتی شەریکاتی نەفتی هەردوولا دەبێت بچێتە بودجەی اعتیادی، نابێت بچیتە بودجەی سیادی. چونکە ئەگەر چووە عەفوەن نەفەقاتی سیادی، چونکە ئەگەر چووە نەفەقاتی سیادی دەبیتە سەبەبی کەمکردنەوەی پارەی حکوومەتی هەرێم، مەبلەغی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو فەقەرەیە بە حدودی 2.5 تریلیۆن دینار لە حکوومەتی هەرێمی کوردستانی کەم کردیتەوە، ئەوە دەبێت بگەڕێتەوە جێگای خۆی، چکەوە اتفاقی پێشتر هەیە لەسەر ئەو مۆزوعانە. خاڵی چارەم کە بە حقیقەت خاڵێکی زۆر زەحمەتەبی، بەڵام ئەوەیە کە کاتی خۆی بەداخەوە وەفدی هەرێمی کوردستان منتەبه نەبوون لە اتفاقی ساڵی 2015، ئەویش زیادکردنی کەلیمەی فعلیە لە قانونی بودجە. قانونی بودجە کەلیمەی فعلی تێدا نییە قەت، چونکە کاتێک کە دەڵێ 7% لە ئیجمالی نەفەقات دوای دەرکردنی نەفەقاتی سیادی و حاکمە. چونکە بودجە خۆی تەقدیریە، کەواتە ئەو 7% لە تەقدیریەکەوە دێت لەو پارەی کە تەقدیر کراوە. بەڵام بەداخەوە لە ساڵی 2015ەوە قانونی بودجە یەک کەلیمەی لۆ زیاد کرا، ئەویش کە دەڵێ 7% من ئیجمالی النەفەقات الفعلیە، کە کەلیمەی فعلی لۆ زیاد کرد، ئەوەش دیسان 30% لە حدودی 30% لە هەرێمی لە حسەی هەرێمی کوردستان کەم دەکاتەوە. چونکە جاران ئەتوو 7%کەت لە تەقدیری وەردەکرد لە بودجە، ئێستا 7% دەبێت لە فعلی وەرگری، لەبەرەوەی حکوومەتی عێراق لە وەزعێکی اقتصادی خراپدایە، قەت بودجەکەی خۆی 100% سەرف ناکات. ممکنە بودجەکەی خۆی 70% 60% سەرف بکات، ئەنجا تۆ 70% بە کورتی ینی لە 70%کە وەردەگری. بەڵێ کورتێنانی بودجە ئەم ساڵ ینی چەنەوە چەنی پشکی هەرێمی کوردستان، ینی هەرێمی کوردستان هیچی لە کوردێنانی بودجە بەرەکەوێ؟ نات ئەزانی هەرێمی کوردستان علاقەی بە کورتێنانی بودجە نییە، ئینەما کورتێنانی بودجە جزئەکە لە ضمنی ئیشی سیادی حکوومەتی بەغدا، و حکوومەتی بەغدا ئەو کورتێنانە پڕ دەکاتەوە، ئەنجا چ لە ڕێگای ئەو پارانەی کە مدەوەرن لە وەزارەتەکان، چ لە ڕێگای ئەو پارانەی کە لە بانکەکان هەیە هی حکوومەتە، چ لە ڕێگای قەرزی داخلی و چ لە ڕێگای قەرزی خارجی جێگای لۆ کردیتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان مطلقاً علاقەی بە مەسەلەی کورتێنانەوە نییە. کۆتا پرسیارم پێم خۆشە، ینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، کۆمپانیەکانی هەرێمی کوردستان زۆر چاوەڕێی ئەوەن کە لە بەغداوە بڕێک بودجە تا سەری ساڵ بێت، یان لە ماوەی ئەم مانگایە یان لانی کەم ساڵی ئایندە تا مانگی 2 بتوانن موچەی ینی حکوومەتی عراقی وەربگرن. ئایا ئەمە ڕوو ئەدات؟ زۆر زەحمەتە، بەڵام ئینشاءالله حکوومەتی هەرێمی کوردستان و ینی ئیش دەکات لۆ ئەوەی کە بتوانێت شتێک لەو جانبە بکات لەگەڵ بەغدا. ئیشەکە ئاسان نییە، بە حقیقەت زۆر زەحمەتە، بەڵام هیچ شتێکیش نییە کە نەکرێت یان نەبیت. ئینشاءالله خوا هەردوو لا موفق دەکات و بەلەوەی بتوانن بە حقیقت ئەو خەڵکە بەدبەختەی هەرێمی کوردستان. بەڕێز نەبی ئەوەی ئێوە زانیاریتانە عەبادی کەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەنێرە، ینی وەکو سەقفی زەمانی ئەوەی کە ئێوە پێشبینیەکەن؟ نا، تەماشای مەسەلەی موچە ناردن هەر کەس لە خۆیەوە ناتوانانی، با ڕئیسی وزەراجبی ناتوانانی موچە لە خۆیەوە بنێری. موچە مرتەبیتە بە دوو شەرتی ئەساسی ناردنی، نەک موچە مەسەلە موچە نییە، بودجەی هەرێم. یەکەم شت دەبێت لە بودجەی گشتی عێراق هەبێ. طبعا خۆشبەختانە حسەی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2017 هەیە کە زیاتر لە 11 تریلیۆن دینارە، ئەوە ئەو جانبی قانونی ئیدەن مشکلەیان نییە. دەبێنێت جانبی ئیتیفاقی، جانبی دووەم جانبی ئیتیفاقیە کە دەبێت حکوومەتی هەرێم و بەغدا ئیتیفاق بکەن. ئەگەر ئیتیفاق نەکرێ بە هیچ جۆرەك بەغدا من لەو باوەڕەدا نیم کە موچە بنێریت، ئیلا موچە دەنێرێت دوایی
اتفاقکردن لەسەر ئەو خاڵانەی کە باسمان کردن. بەڕێز فازڵ نەبی بریکاری وەزیری پێشووی دارایی عێراق زۆر سپاس کە بەشدار بووی لە بەرنامەی ژێرخان. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەرستان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە بە دۆلار بە 125 دەستی پێ کرد و بە 125 بەشکانەوە بازاڕی بەجێهێژ ئەچین ڕۆژی شەمە و نرخی دۆلار. بەڵێ ڕۆژی شەمە نرخی دۆلار لە بازاڕەکانی کوردستان نرخی 100 دلاری ملکی ڕۆژی شەمە لەکردنەوەدا 125 بووە. ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا 125 بوو. نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 165 میلیۆن و 964 دۆلار بووە. ڕۆژی دووشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 125 بووە و نرخی بانکی ناوەندی جێگیر بووە خستنە ڕووی دۆلار 167 میلیۆن و 335 دلار بووە. ئەچینە ڕۆژی سێشەممە و ناوەڕاستی هەفتە. سێشەممە نرخی دۆلار لەکردنەوەدا 125 بووە. نرخی بانکی ناوەندی جێگیر بووە و خستنە ڕووی دۆلار هیچ بڕێک نەبوو لە بانکی ناوەندی عێراقەوە. ڕۆژی چوارشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 125 دینار بووە. نرخی بانکی ناوەندی جێگیر بووە و خستنە ڕووی دۆلار 161 میلیۆن و 173,428 دلار بووە. ئەچینە کۆتایی هەفتە و ڕۆژی پێنجشەممە و لەکردنەوەدا نرخی دۆلار 125 دینار بووە بەرامبەر 125,100 دینار بەرامبەر 100 دلاری ئەمریکی. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بوو بەرامبەر 1 دلار خستنە ڕووی دۆلار 158 و 954 دلار بوو. بەم شێوەیە نرخی دۆلار بە 125 دینار بازاڕی بەجێهێشت بەشکانەوە. ئۆپیک پێشبینی خۆی بۆ ساڵی 2040 ئاشکرا کرد. بە پێی پێشبینیەکانیش خواست و چاوی گیان لەسەر نرخی نەوت ئەمێنێتەوە بەڵام ئاستەکەی کەمترە بێتەوە و ڕێژەی بەکارهێنانی وزە بە شێوکی گشتی گەشاکە بەڵام گەشەکە گەشەی گەورە نابێ. نەوت ساڵی 2015 86.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بەرەماتوە. ساڵی 2020 ئەبێتە واتە دوای 5 ساڵ ئەبێتە 92.3 و ساڵی 2030 ئەبێتە 97.9 و 2040 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانە تێپەڕەکە بە ڕێژەی لە سەدا 0.6 گەشاکە. خەڵوس لە ساڵی 2015 78 ملیۆن بەرمیل کە هاوتاکراوە بە بەرمیل ڕۆژانە بەرەماتوە و ساڵی 2020 گەشەکە ئەبێتە 8.7 ساڵی 2030 گەشەکەی بەڕێژەیەکی زیاترە بێ کاتە 85.8 ساڵی 2040 86.2 ڕێژەی گەشەکردنی خەڵوس لە نێوان 2015 بۆ 2040 0.4 بواتە لە سەدا 0.4 و گاز واتە غازی سروشتی ساڵی 2015 بە ڕێژەی هاوتایی لە سەدا ینی 59 میلیۆن و 59.2 میلیۆن بەرمیل غازی سروشتی بەرەم هاتووە و ساڵی 2020 بووەتە 65.2 ساڵی 2030 بووەتە 79.9 ساڵی 2040 ئەم ڕێژەیە بە شێوەیەکی بەرچاو بەرزەبێتەوە ئەبێتە 93 میلیۆن و 200,000 بەرمیلی ڕۆژانە. ڕێژەی خەڵوس گەشەکردنی خەڵوس لە نێوان ساڵی 2015 بۆ 2040 لە سەدا 1.8 ئەبێت واتە ڕێژەی گەشەکردنی خەڵوس لە نێوان لە چاو نەوت و لە چاو خەڵوزا ڕێژەیەکی بەرچاو بێت و ئەتۆم لە ساڵی 2015 لە سەدا 13.5 لە 2020 بێتە 15.8 لە 2030 بێتە 20.1 2040 بێتە 93.2 لە نێوان 2015 بۆ 2040 لە سەدا 2.3 ڕێژەیەکی بەرزەبێتە. هایدرۆکاربۆن لە سەدا 6.8 بۆ 2015 2020 بێتە 7.5 2030 بێتە 9.0 2040 بێتە 10.3 ڕێژەی گەشەکە لە نێوان 2015 بۆ 2040 1.7 ئەبێت.
بایۆماس لە سەدا 2015 28.0 بێ 2020 30.1 بێ 2030 34.0 بێ 2040 7.3 بێ ڕێژەی گەشت لە نێوان 2015 بۆ 2040 1.2 ئەبێ و وزە نوێ بووەکان ئەوەی وزەی باو وزەی ئەوەی بە ئاو بەرهەمێنێتێ 2015 لە 3.8 بێ 2020 گەشی فراوانترەکە 6.6 بێ 2030 دوو قات بەرزە بێتەوە بێتە 12.9 2040 زیاتر گەشاکە ینی چەند قات بەرزە بێتە بێتە 20.0 بە شێوەیەکی گشتی وزە نوێ بووەکان لە جیانە بایەقێکی گەورەیان پێدرێ ڕێژەی گەشەیان لە نێوان 2015 تا 2040 لە چاو هەموو جۆرەکانی وزەی ترە زۆرترە بێت کە 6.8 کۆی گشتی 2015 276 ملیۆن بەرمیل بەڕێژەی هاوتایی بەرهەمات و زەبەرامات و 2020 بێتە 290.2 2030 بێتە 339.4 2040 بێتە 371.6 ڕێژەی گەشەی وزە لە نێوان ساڵی 2015 بۆ 2040 1.2 ئەبێ ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو پێشکەشتان کرا. بەڵێ ڕزان تەواوی بەرگە و بابەتەکانی بەرنامەی ژێرخانتان پێشکەش کرا تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ و کورسان ئاوادان بێ.